سڵاو ئازیزانم چۆنن هیوادارم زۆر باش بن ئەمڕۆ مقابلاتێک دروست دەکەین حمص بالتەحین. طبعاً ئەمە نۆکی قوتووە یاخود نۆکی شوشەیە کە بەکارم هێناوە لە بەرەوەی من بە پەلەپل دروستم کرد چوومە مارکێز و نۆکەکەم کڕێ و دروستیەکەم لە بەرەوەی حەزمانەی بوو. بەڵام ئەگەر تۆ لە ماڵیت و یعنی کاتت زیاتر و باشتر هەیە و پەلەپەلت نییە بۆ دروستکردنی حمص بالتەحینەکەەوە زۆر ئاسان ناتوانانی نۆکی اعتیادی لە ناو مەنجڵی بخار بکڵێنیت و دوای بۆ شێوازەوە وەکو من لەگەڵم کەرەسانە تێکەڵێکی. طبعاً ئەمەش دوو جۆری هەیە سێریکەن، یەکێکیان تۆزە سپیەکێکیان تۆزە بۆرباوە. بەڕای من بورجووەکە خۆشترە ئەگەر حەزت لێ بوو توانین بورجووەکە بەکاربێنی مارکی بورجووە، ئەوی تریان بەڕاستی نازان مارکەکەی چێن شتێکی ئەنتیکە نووسراوە. ئەنجا هەر جۆرێکی تریش کە خۆت پێشتر تاقیت کردوتەوە نۆکەکە خواردووتەوە خۆش بۆ بەلاتەوە توانی بەکاری بێنی. ئەمە هەندێک خوێکەین بەسەری و لە خەڵاتین. بەڵام ئاگادار بن هەندێک لەم جۆری قوتوانە نۆکەکەی خۆش نییە. ئەنجا ئەو نۆکە ئەگەر خۆشیش نەبێت لەگەڵ کەرەستەکانی تراکە تێکەڵ یەکەی ئۆتۆماتیکیان زیاتر ناخۆشە بێ، خۆشتر نابێ بەعکسەوەیە. یعنی ئەگەر نۆکەکەت خۆش نەبێ ئەوانی تریش خۆشی ناکەن، یعنی ئەبێ ئیلان و بیلان نۆکەکە تامێکی خۆش بات. لەبەرەوەی ئێستا من ئەم جۆرە بورجووە بەکارم هێناوە، بەڕاستی تامی خۆش بوو بۆ زەڵاتەیەکی تریش بەکارم هێناوە هەر تامی خۆش بووە، یعنی ئەوە نەبێ بڵم ئیلان و بیلان بۆ حمسەکە خۆشە. بەڵام هەندێکی تر هەیە کە بەڕاستی تامی خۆش نییە، ئەتوانی کە نۆکی اعتیادی لە ماڵێ بکڵێنی. ئازیزان ئەمە زیرەیە، زیرە ئێوازان لە هەموو مارکێتێک هەیە، یا لە ناو قوتوانەیە دانراوە یان لە ناو زەرفە، و ئەگەر لە ناو مارکێتیش سوودفە دەستت نەکەوت زیرە توانی بچیتە شوێنی بەهاراتەکان لەوێ هەیە. و ئەمەشیان ڕاشیە. طبعاً ئێمە پێڵێن ڕاشی، خەڵکی هەولێریە هەندێکی تر هەیە پێڵێ تەحین. طبعاً ئەم ڕاشیە لەبەرەوەی زەیتەکەی سەرکەوتووە و ڕاشەکەی ژێرکەوتووە ئەوە بە شێوەیەک لە بەکەوتچکێک تۆزێ تێکەڵ یەکەین بۆی هەردووکی جوان تێکەڵ بێت. طبعاً ئەمە لە زۆربەی دوکان ناڕوشتەکانە ها لە بەشی دەرێدایان ناوە کە کونجیە لە مەکینەیەن و دواتر ئاوا قوتوانیان داناوە ئەیکەن بە ڕاشی و یەکسەرە یان نەدەرێ. جا یعنی ڕاشەکەەوە بۆ شێوازە لە بەردەم خۆتا بە فرێشی بۆ دەکەن بۆی نەڵێن ڕاشەکە یا زۆر کۆنە یان کاتەکەی بەسەر چۆ یان چۆنە و چۆنیە. و لە هەمان کاتە لە تێ لیمۆ بەکارێنین. من لیمۆ ڕاستەکە حەزم لێنێ حمص بالتەحین زۆر ترش بێت، بە تایبەت دەگرت حمص بالتەحین لە ڕۆژ یان لە ڕۆژی کەیکی ئەوەندەی کە نەی خۆی هەمووی دوایی بیاڵی تۆ بۆ ڕۆژی دووەم و سێم ئەگەر لیمۆی زۆر بێ تامەکەی زۆر ناخۆشەکات. ئەنجا لەبەرەوە ئاگادار بن کە لیمۆ زۆر بەکارمێنم بۆی ترش نەبێت کە دوایی تامی ترشاییەکەیە ناخۆشە وەکووا بێت ترشا بێت. و ئێستاش زەیتی زەیتون بەکارێنین. طبعاً زەیتی زەیتون هەر جۆرە زەیتی زەیتونێک بەکارێنی ئەوە تۆی بەڕێز تۆی ئازیز ئازادی. و ئێستاش سەرەکەێنینەوە لە خەڵاتەیەین دووبارە بزانین دوای تامێکین بزانین چۆنە. ئەگەر خۆش بوو یعنی تامەکەی زانیمان هیچی کەم نییە ئەوە لەسەر قاپێکە توانین سێرڤزیکەی. ئەگەر خۆشیش نەبوو توانین دووبارە کەرەستەکان زیاتری تێکچکە من بەڕاستی نۆکەکەم زۆر بوو وەچکە بە شوێکی هەڕەمەکی کردم، یعنی ناتوان بڵم بیزەبت چەند ڕاشیم تێکرد چەند خوێکە هیچ بەدڵی خۆتە یاخود چەند زەیتی زەیتونم تێکرد. ئێستا با تۆزە تامی کەم بزانم چۆنە سێ خەریکە خەریکە بە سەر داخراوەی زەیتی زەیتونەکە ئاکەم بەسەریە با تۆ زەیت زەیتونی تیاکەم اینجا دوای تامیەکەم تازە. اینجا وەکو ئاماژەم پێەیە لەبەری نۆکەکەم زۆر بوو شتانی تر یعنی دیار نییە کە چەندی تێکەم، بەڵام ئاگادار من بەس لیمۆکە زۆری تێمەکەن بۆی تام ترشاینەیە. و ئەمە پێویستیشمان بە سیرە بێ بێگومان ئەتوانی سیریش بێنیت با تۆزە تامی بکەم. تامی خۆشە بەڵام هەندێکی ماوە با هەندێک لە شتەکانی تری تێ بکەم و دووبارە لە خەڵاتەیەم و سیرەکە شێنم ئەنجا ئەیکەمە ناوی. ئازیزان هەندێک هەیە بە شێوازی خۆی ئەیکات کە منووسە منەزانم ئەنووسی چاسخان جاوەڵا ئەوەشی تێکرێ وەشی تێکرێ وەشی تێکرێت تەواوە ڕاستەکەی هەموو شتێکی تێکرێ. یعنی هەر کەس و بە شێوازی خۆیکە. من بەم شێوازە پێم خۆش و بۆ شێوازەیەکە و بە خۆشحاڵی شو، یعنی هەر شتێکە دروستم کرده بێ لە دایرێکت لە پەیجی شیرینەکانی چێواز لە ئینستاگرام و لە ئینستاگرامی چێوازە سۆدۆڵ ئۆفیشەڵ بە هەمان شێوە لە دایرێکت بۆ مەنێرنەوەڵن چاسخان شیرینەیە خودە خواردنەیە خودە و زەڵاتەیان ئەو سوپە یان هەر شتێکی ترکە دروستم کرده بێ بۆیان نردومە تۆڵن چاسخان دروستمان کردوەوە تامی خۆش بووە و بۆ نمونە سوپاسیشیان کردوم کە ئیسفادەیان لێ کردو یاخود سوودیان لێبینیوە. و ئەمنیشەوە
دڵخۆش مەکە کە بتوانم شتێک لێرە بڵاو بکەمەوە بتوان ئێوەی ئازیز سوودی لێوەرگرن. طبعاً من ئەم شتانەی کە دروستیەکەم وەکو ئاماژەم پێ من بە حەز و ئارەزوی خۆم دروستیەکەم وەکو ئاماژەم پێ ئێستا لیمۆکە من زۆر حەزم لێ نییە ترش بێ بەڵام احتیمالی هەندێکی ترێ بێ حەزی لێ بێ زۆر ترش بێ ئەو کاتە بە دڵی خۆیەتی کابرا یەک لیمۆی تێکە لەتە لیمۆیەکی تێکە ڕوبعێکی تێکە هەر چەندێکی تێکەوە ئازاتە یان ئەتوانێت کەوچکی خواردنی تێکە ئەسڵان تێشی نەکە. ئەجا لەبەرەوە تکایە من کە شتێک لێرە دروستەکەم لەوانەیە تۆ بیزانیت بەڵام هەندێکی تر هەیە لەوانەیە نەیزانێت هیچ عیبێتیانی و کەسیشمان لە گرفانی خۆماشتمان نێناوەتە دەرەوە توانین فێر بین. ئازان ئەوش دوو سیر بەڵام سیرەکە کۆبینن زۆر بچووکە چکە حەزیشم لێنە زۆر تامی سیر بات لەبەرەوە هەوڵێم کەمی تێ بکەم. سەرەتا و کەرەسانی کە تێم کرد هەمووی کەم تێم کرد تاممان کرد بزانین چۆنەکە تام یەکەی ئەزانی ترەسیپیەکی کە کەمە شتەکان دووبارە بووی زیادەکەیتەوە من بووی لە سەرەتا هەمووی نەکردە ناوی ڕاستیەکەی بۆ ئەوەی کە لە پڕا زۆر نەبێت چونکە بە تایبەت خوێ و لیمۆ ئەو شتانە کە لە پڕا زۆر بێت یعنی وەکووا بێ خواردن و یا شیرینەکە یا زەڵاتەکە شتەکە و لێت تێک بە بەڵام لەبەرەوە وردە بەش بەشتیەکەی بۆ ئەوەی کە دوای تامیەکەی یا الله دوای تامیەکەی ئەزانیکە خۆشە یاخود خۆش نیە و هێشتا ماوێتی. طبعاً ئەم حمص بالطحینەی من دروستیەکەم بەڕاستی زۆر خۆشە. ئەنجا لەگەڵ چی خۆشە بەسبات و زتامیکەم عفوان بەڕاستی خۆشە ئێستا لەسەر قاپێک سێروزیەکەین وەکو ئاماژەم پیاوتم ئەم حمص بالطحینە بەنانەوە خۆشە بەڵام نانی چی ئەو نانانەی کە پێوترێنانی لوبنانی لەناو هەندێک ڕۆنا سووریەکەنەوە پارچەکەن ئەوە زۆر خۆشە و بە سەمونی گەرما و گەرمی شەوە یاخود نانی گەرما و گەرمی بازار ئەویش زۆر خۆشە بەڵام دائیمەن کاچیتە کافتەریە یاخود ڕێستۆرانتێکە حمص بالطحینە خۆی هەمیشە لەگەڵ نانەکەی بۆ دانێن و ئێستا من خستمە دوو قاپەوەی کێکیانەوەی پێشوو بوو ئەمەشیان هەندێک زەیتی زەیتونم ڕشتووە بەسەریا و بۆ شێوازە پێشکەشیەکەم هیوادارم سوودتان لێ بینی بێت کاتێکی خۆش بۆ مولایەک.